وەفدێکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە سەرپەرشتی دکتۆر جوان ئیحسان سەرۆکی فراکسیۆن بە مەبەستی دروستکردنی پەیوەندی توند و تۆڵ لە نێوان وەزارەتی تەندروستی عێراق و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە بەغدای پایتەختی عێراق سەردانی وەزارەتی تەندروستی عێراقیان کرد لەگەڵ حەسەن تمیمی وەزیری تەندروستی عێراق گفتوگۆیان کرد سەبارەت بە پەتای نەخۆشی کۆرۆنا و چۆنێتی ڕێگریکردن لە بڵاو نەبوونەوەی زیاتری ئەو پەتایە. دکتۆر جوان ئیحسان کێشە و گرفتەکانی ناوچە کوردستانیەکانی ئاراستەی وەزیری تەندروستی کرد و داوای کرد چارەسەری کێشەکانیان بکات. وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم سەکتەرە سەکتەرێکی زۆر زیندووە و زۆر گرنگە بەلامانەوانەوە و پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی و سەلامەتی خەڵکەوە هەیە. بۆیە هەموو سیاسەتی حیزبەکەمان وەکو سیاسەتی فراکسیۆنەکەشمان گرنگیەکی زۆر دەدەین بەم سەکتەرە. لە نزیکەوە لەگەڵ جەنابی وەزیرە قسەمان لەسەر زۆربەی و بابەتانە کرد کە پێیوەسە بەم سەکتەرەوانێ داواکاری خەڵک، پێداویستەکانی خەڵک بە تایبەت لە ئێستادا لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسێکی نالەباری وکو ڤایرۆسی کۆڕۆنا قسەمان لەگەڵ جەنابیا کرد. کۆمەڵێک پێداویستی لە خەڵکی خۆمان لە پارێزگای سەلاحەدینە دووسخورماتوو هەیە سەبارەت بە دابینکردنی پێداویستی لەو شارە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. لە لایەکی کەشوانێک کۆمەڵێک داواکاری هەبوو هی هاوڵاتیان و هی سەکتەری تەندروستی لە پارێزگای کەرکووک بە هەمان شێوە گەیانمان بە جەنابی وەزیر. هەروەها لە پارێزگای دیالە بە هەمان شێوە بە تایبەت بۆ خانەقین کۆمەڵێک داواکاری هەبوو ئەوانشمان دا بە جەنابی لە دوای ئەو شوانێ ئەو پێداویستیانەی و ئەو داواکاریانەی هینی هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵک لە هەرێمی کوردستان بە بەشێکی تر لەگەڵ جەنابی قسەمان لەسەر کرد. دکتۆر جوان ئیحسان سەبارەت بە بەشە دەرمانی هەرێمی کوردستان لە حکوومەتی ناوەند ڕایگەاند ئەو بەشە دەرمانە پێداویستەکانی هەرێم پڕ ناکاتەوە داوایان کرد کە بەشە دەرمانی هەرێمی کوردستان زیاد بکرێ. ئەم بڕۆپە دەرمانانە کە تهدید ئەکرێت بۆ هەرێم بەشی داواکاری و بەشی احتیاجات و بەشی تەڵەبی هاوڵاتیان ناکات. بۆیە پێویست بەوە ئەکات کە وەزارەتی تەندروستی حکوومەتی فدرال ئالیەتێکی بدۆزێتوانێت ئەو بڕانەمان بۆ زیاکات. ئەو خاصەتەن ئێساش کە لۆدێکی زۆر لەسەر سەکتەری تەندروستی هەیە لە هەرێمی کوردستانە لەسەر العێراق بە سوورەتی عام و جیهان بەتەئکید و لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوە لەبەرەوەی کە ئێمە هەم کێشەی دارایی یەک لە دوایەکمان هەیە هەرێمەکەمان لەگەڵەوەشە لۆدێکی زۆری خسۆتە سەر سەکتەری تەندروستی. داوای ئەومان کرد کە ئەو بڕانە زیاکەن و ئەو دەرمانانێ و ئەو پێداویستیانەی کە پێویستە لە دابین بکرێت بۆ سەکتەری تەندروستی لە هەرێمی کوردستانە بۆ باشتر ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. ئەمە لەگەڵ کۆمەڵە پرسی تر کە لەگەڵ جەنابی وەزیرە باسمان کرد و بەڵێنێکی تەواوی داینێ کە لە داهاتووشە سەردانی ئەبێت بۆ هەرێمی کوردستان. لەم سەردانەی وەفدی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەموو پشتیوانیەکان بۆ وەزارەتی تەندروستی دووپات کردەوە و بانگێشتی وەزیری تەندروستیان کرد بۆ هەرێمی کوردستان و وا بڕیاریشە لە داهاتوودا سەردانی هەرێمی کوردستان بکات. بە مۆشێخانی گەلی کوردستان بەغداد.